بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بەڕێزان بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گەنجینە دێنەوە خزمەتتان. ستایلی بەرنامەی گەنجینە وایە هەمومان هەم خاوەن ماڵین هەم میوان. لە ئەڵلقەی ئەمڕۆدا قسە لەسەر بابەتێکی گرنگ تەوەرهی گرنگی ناو گەنجان و لاوانەکەی، ئەویش هاوڕێیەتیە. چەمکی هاوڕێیەتی تەوەری سەرەکی مەجلیسی ئەمڕۆمانە بێت. کێ بکەین بە هاوڕێی خۆمان؟ کێ شایستی ئەوەی هاوڕێیەتی بکەین؟ ئایا هاوڕێیەتی واتە کێ؟ بە کێ دەوترێ هاوڕێ؟ من ئەحمەد خالیدم، ئەندازیاری شارستانی و دەرچووی کۆلێژی ئەندازیاری بەشی شارستانی لە زانکۆی سلێمانی. دەچینە لای هاوڕێیانی ئامادە بوو با خۆیان بناسێن، پاشان زیاتر لەسەر چەمکی هاوڕێیەتی قسە دەکەین. لە کاکسەوەر دەست پێ دەکەین. جنابی کاکسەوەر فەرموو خۆتان بناسێن. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، خۆشحاڵم لەگەڵم هاوڕێیانە بەیەکەوە دانیشتین. من سەروەر سلێمان دەرچووی بەشی کیمیام لە زانکۆی سلێمانی و هەر لە هەمان بەش باوڵین بە کارلۆژ لە کیمیا چکە دبلۆمی نییە و لە هەمان بەش دبلۆمی باڵام هێنا وازان پار تەواوم کردوەخوا. ئیتر ئەو چەمکەی هەڵتان بژاردووە چەمکێکی زۆر فراوانە، چەمکێکە ئەکرێ قسەی زۆر زۆری لەسەر بکرێت. جا لە باشترین کەسی ئەم دنیاوە هەتا وەکو خراپترین کەسی ئەم دنیا شانازی بە هاوڕێکەیەوە ئەکایانی. ئەوێ پێناسی هاوڕێتی بک، ئەوێ قسەی لەسەر هاوڕێ هەبێ، ئەوێ تێبینی لەسەر ئەوە هەبێ هاوڕێتی بێ چۆن بێت، چۆن گرنگە، چۆن چاکە، چۆن خراپە. بەڵام بەگشتی بە قەناعەتی من ینی هاوڕێتی هاوڕێگەییە بە جۆرێک کە تۆ ئەو ڕێگایی بۆ ژیان هەڵبژاردووە. کۆمەڵی خەڵک پێویستە چمکێکی ئەو قورسایانت لەگەڵ هەڵبگرن، لە خۆشیەکان لەگەڵ تابن، لە ناخۆشیەکان لەگەڵ تابن، لە بەرپرسیارەتەکان لەگەڵ تابن، عەسڵەن لە جەو و سیاحەت و فیشقیاتەکانیشا لەگەڵ تابن. وەکو خۆمان زۆر جارە بۆ جەوەکان ژەشینە دەرەوە. بۆیە وەک گوتم چەمکێکی زۆر زۆر فراوانە و تەداخلی هەموو بابەتەکانەکە هاوڕێ. یعنی ئینسان هەیە هاوڕێ هەیە بۆ ئەوەی بەس جەوی لەگەڵا بگۆڕێ، هەیشە بەس بۆ جدیات هاوڕێیەکی گرتووە، هەیە نەخێر بۆ کاری خراپ هاوڕێ بەکارێنێ، هەیە نەخێر هاوڕێکی خستوێتە سەر ڕێگە ڕاستەکە هێنایەتەوە سەر ئەو دینە حەقیقی کە خوا پێداوە. وەک چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هاوڕێ لەسەر دینی هاوڕێکەیەتی، کاتە ڕێک ئەم هاوڕێیەتیە تەبیعەتێکی هەیە، کاریگەری هەیە لەسەر هەر چی شتە. یعنی تۆ داخڵی هەر شتێکە بی هاوڕێکت بۆ دروستە بێ. بەس گرنگتر لە هەمووی ئەوەیە هاوڕێ بێ بۆ هەموو گۆشەیەک لەگەڵت بێ، بۆ چاکە دەستت بگرێ یارمەتیت بدە، بۆ خراپەت دەستت بگرێ یارمەتیت بدا، نەهێڵێ لە خراپەکە بەردەوام بی. قەناعەتی من بە هاوڕێتی ئەوەندەیە ناشمێ زیاتر بڵێم مافی هاوڕێکانم خۆم پێم وایە وەردە وەردە ئێوەش دەست پێ بکەن ئەم خۆ ناساندەکە ئیتر هەرچەم و کورت و پوخت بووە کاک ئەحمەد یا تۆزێ ئەو بووە پێمان باشە زیاتر باسێکی ئەزموونی ژیانی خۆشم کردایە ئەچمە ناو ئەزموونی ژیانەکەشەوە وەردە وەردە دەست پێکەنی شەڵامەکەەوە با نازانم کامتان تەمەتان کاکەڕان تەمان هاوڕێتی کۆمەڵ چەمکێکی جیاوازە. تەمان لە هەموو قۆناغێکی ژیاندا ئەتوانی هاوڕێ ببەستی. ئەسەرتا با خۆمان بناسێن کە من ناوم کارۆن عەلیە، دەرچووی پەیمانگای تەکنیکی سلێمانیمە بەشی پەرستاری مناڵان. ئێستا لە نەخۆشخانەی بەخشین داوامەکەم وەکو بەرپرسی ئیعلام لێ. تەمان هاوڕێتی وەکو سوقڕات دەڵێت هاوڕێتی وەکو سێ وایە ئەگەر خراپ بێت هەمویان خراپەوە کەواتە دەتوانێت کارگەری خراپی هەبێ. وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت کە چووتە هەر ڕێگایەک ئیلا هاوڕێیەکت بێ، ڕەفیق ثم الطریق، واتە لە ڕێگادا هاوڕێیەکت هەبێ باشە. بە چۆن هاوڕێیەتەکە هەڵدەبژێری؟ ئایا هاوڕێتی کوڕ و کچ باشە یاخود بەس هاوڕێتی کوڕ بکەی؟ ئایا لە قۆناغی تەمان ئایا لە قۆناغی ژیانتدا لە زانکۆدا هاوڕێتی بدۆزیتەوە یاخود هاوڕێتی مناڵی تا مردن بگری؟ عەدەد چۆنیەتی گرنگە یان چەندیەتی گرنگە لە هاوڕێتیدا؟ ئەمانە ئینشاءڵڵا تاوەتوێکی باشی یەکەین. کاکاردۆ خیش خۆی بناسێنێت. دەستخۆش کاکاگیان. بسم الله الرحمن الرحیم. من کاردۆ خاشم محەممەد، خوێندکاری کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە بەشی زانستە بیرکاریەکان. ئەم ساڵ قۆناغی کۆتاییمە و بەرپرسی ناوەندی زانکۆ پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ئێمە لە چەمکی هاوڕێتیە زۆر زۆر فراوانە، بەڵام بە قەناعەتی من جوانترین فەرموودەکایی هەر یەکێک لە ئێمە بیکاتە ڕێگای ژیانی خۆی بۆ دەستکەوتنی هاوڕێ ئەمە بەسان فەرموودێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هاوڕێی خراپ وەک کارگەیەکی ئاسن وایە، هاوڕێی باشیش وەک دوکانێکی عەتر فرۆش وایە.
کە ئەگەر بەلای دوکانە عترفرۆشەکەی بڕۆی بۆنیشی لێ نەکریت بۆ نەخۆشەکەی دێت بەسەرتا بەڵام هاوڕێ خراپەکە ئەگەر بە بەردەم دوکانی ئاسنگەریەکە بڕۆی ڕۆژێ پزیسکی ئاگرەکە هەر بەرت ئەکەوێت ئەو سووتێنێ بۆیە ئەگەر ئێمە ئەم فەرموودەیە بکەین ئەوەی کە لەسەری بڕۆین باشترین هەڵبژاردننی هاوڕێ پێوەرێکی گەورەیە پێوەرێکی باشەوە کاک سەروەر من پێم وایە هاوڕێتی مەرتەبەیە لەو قسەی کاک کاردۆ خۆری بگرین کە تعریفی هاوڕێی باش کێ ئایا هەموو کەس ئەبێتە هاوڕێ زۆر جار ئێمە ئۆتۆماتیکی ئەبینە کارمەندی شوێنێک ئەبینە خوێندکاری کۆلێژێک بۆ نمونە ئەوانی ئەو شوێنە ئەو کەسانی لەو شوێنە کارەکەن ئەبنە هاوڕێ بەڵام مەرتەبەکانی هاوڕێ کامانن ئایا هاوڕێ تەنها ئەوەی سڵاو لە بەینتانە هەبێت یاخود بگاتە سیارەکە لە منە یاخوو سیاکەوت نابتە ئەمێ ڕوونکردنێک لەسەر ئەمە بۆ ماشی کەرە و مشتی لێگەم باشە مەرتەبەکانی هاوڕێ ئێمە بۆ نمونە چۆن ئەم مەرتەبانە جیاکەینەوە چۆن مامەگەڵ و کەسانەیە بکەین کە تەنها سڵاومان لە بەینە هەیە دواتر مەرتەبەیەکی تر ئەگونجێ چونە دەرەوەمان پێکەوە هەبێ دواتر مەرتەبەیەکی تر ئەگونجێ عایلی یەکتر پێک ناسەین چۆن ئەگاتەم ئاستانە چۆن ئێمە هاوڕەکانمان لە بازنە علاقاتەکانمانە دابەش بکەین زۆر جای ئێمە گەنجان ناو گەنجا کێشەی ئەوەی هەڵە سیقم بە فڵان کەس کرد وەڵام وا دەرنەچوو زۆر جار گەنج هەیە ئەڵێ من ناوێرم هاوڕێ بگرم ناوێرم هاوڕێتی کەس بکەم لەبەرەوەی هاوڕێتی ئەوەیە بچێتە قوڵایی ژیانتەوە چۆن بۆ هەموو کەس ناسم پێ دەڵێم ئەمە بەرکەوتنی ئیشە ئەمە بەرگەوتنی ژیانە تۆ لە دوکانێکی لە فەفرۆشی ئیشەکەی لە تەنیشت تا دانێک زەڵاتە کاوتۆش لە فەپێجیتەوە حتمما هەر قسە بێکەوەکەن هەجێکی بێکەوە گۆڕن بەخوا وانە ئەنی قۆناغێکە بڕن بەیەکەوە خۆمە ئاساییشە شتێکی باشیشە ڕەنگە ئەم قۆناغی ئیشکردنە بگۆڕێ بۆ ئەوەی کە ئەم کەسە بۆ شتە ئاسایەکانی ژیانشت پرسی پێ بکەیت یا لەگەڵت بێ بۆ ناڕەحەتیەکان کاکە بەیانی تووشی ناخۆشێکی گەورە ئەبی ئەزانی چۆن هاوڕێ بناسەرەوە کاگەحمەد ئەو کاتی زەرورەتێکی گەورە تووشە بێ کامان بە خەیاڵتایان تەلەفۆنیان بۆکەی بۆ زەرورەکەت بۆ حەلکەن یعنی ڕێک ئەو هاوڕێ ئەین کە کێشێکە تووشە بێ بەیانی تووشی سارەکەت لە ئیشەکەوێت لە ڕێگایەکی دوورە باشە کێت بیرەکەوێتەوە تەلەفۆنی بۆ بکەی بڵێ بە یارمەتیم بە ئەو کوردواری دەڵێت ئەو کوردواری دەڵێت هاوڕێتی تەنگانەیە لە تەنگانەدا دەڵێت ئەزانشی خۆی قسەکە بەو جۆرەیە ئێمە لە تەنگانە و لە فەرحانەشا بێکەوە بین ینی زۆر باشە کێت بیرەکەوێتەوە تۆزە دڵت بێت تااقەتە بچێ پیاسەیەکی جێ گۆڕی ینی ئەبێ ئەم کە هاوڕێ کە دێت تەنها لە یەک گۆشە جی نەبێتەوە ئیسە هەندێک کەس هەیە تۆزێکە چێتە بابی مەسلحەتەوە ئەگەر تەنها لە بابە ئیشەکەیە ئەو قسە زۆرەکرد هاوڕێتی ئەمڕۆ ئەزانی چۆن مەسلحەتە بۆ نمونێت تۆ کەسێک ئیشی وەسایەتی ئەزانێ تەنها ئەو کاتە و کەسە بیرەکەوێتەوە کە ئیش وەسایەتێکە و پێێتی یان ڕێک بەجددی ئەو مەسلحەتە خۆ هەبوونی مەسلحەتش عیبە نییە تۆ مەسلحەت لەوایە ئەم کەسە یارمەتیت بدا زۆر احتیاجیە دوای ئەویش مەسلحەتی لەوایە لە شتێکات تۆ یارمەتی بدەیت مەشتێکی ئاسایی ئەویش بەڵام نەچێتە بابی استیقلالکردنەوە بەڵام ئەگەر بچیتە ناو قوڵای بابەتی هاوڕێ و ئەوەی کە تۆ هاوڕێگەیەکت هەبێ لە ئەوڵەوەتم یانی ڕێک هاوڕێگەیە ڕێگەش پڕە لە چی پڕە لە خۆشی لە ناخۆشی لە پێویستی لە دڵخۆشی لە وەرزش لە سەیران لە تەعزیە لە هەموو شتێکانی کە بوو بە هاوڕێگەت ڕێگەکەی تو پڕە لە دڕکوداڵ پڕە لە گوڵی جوان پڕە لە کاکسەوەت ئەو هاوڕێگەیە ئەگونجێ ئەندامێکی خێزان بێت یاخود ئەگونجێت هاوڕێکی دەرەوەی خێزان بێت من بەلای ئەوەیە کە کۆدی دڵی تۆ ئەکاتەوە یانی جار هەیە باوکو کوڕێک هاوڕێن پێتان سیر نەبێت هەر بەجددی ینی کەوتو باوکو کوڕمانەوەنی نابن بە هاوڕێ وڵا باوکو کوڕی وا هەیە بەقەی 100 هاوڕێ ئەم سەردەمە هاوڕێتی لە بینیانایە پێویستی یەکتریش پڕەکەنەوە بەڵام بەغیری ئەوەی ئەرکی باوکایەتی و ئەرکی کوڕایەتی کۆمەڵک بە پرسیارتیدا بەسەرشانیانە هاوڕێتی ئەوەیە لە ڕێگاکەیە لەگەڵ تابێ ئەم ڕێگایە خۆشیتیایە ناخۆشیتیایە چاکیتیایە ینی ئەو کاتشی کە خەریکە تووشی هەڵە ئەبی هەر بە دڵسۆزی بەدەمتەوە دێ هەتا کۆت پارێزێ لە هەڵەکان لە ناڕەحەتەکان بۆی من قەنەعەتی خۆم بەو جۆرەیە ینی ئەبێ ئەو کەسە بێ کە لە کاتێکا تۆ ناڕەحەتەکە دێتە ڕێگات بیرت کەوێتەوە کە کیە پەیوەندی پێواکە و ناڕەحەتێت بۆ چارەسەرکە تەوا شتێکی تر هەیە کاک سەرۆر ئەگەر لە هاوڕێتیدا لە خێزاندا زۆر گرنگە ینی باوک بۆ کوڕ بێت یاخود دایک بۆ کچ بێ هاوڕێتی زۆر گرنگە ینی زۆر جار هەیە ئەو کوڕە لە دەرەوە کۆمەڵە نەقسێکی هەیە ئەنی زۆرمان هەیە بە تایبەتی لە کاتی هەرزەکاریدا کوڕ هەیە ڕەنگە تووشی جگەرە کێشان بێت بچێت لەگەڵ هاوڕێی خراپی هەیە بەسەگە بێت و هاوڕەیەکی جددی هەبێت لە ماڵەوە وەکو باوکی ینی بەس هەڕەشە لێ نەکات جگەرە بگەشی جارێکتر نەیتۆ بۆ ماڵەدا بەسەگە هاوڕێ بێت و لەگەڵی بچێتە دەرەوە ئەن یەک دوو جەوب گۆڕێت و بزانێت
هاواسی بێسە زۆر جار هەیە عنی لە ڕووی زانستی پزیشکی و دەروناسیشەوە ئەوە ڕاستاگەڵێت ئەوکو 500 ساڵ زۆر هەرمانەدە گەنجان زوو ژن بێنن بۆی تەمەنی مناڵەکانیان لە خۆیەوە نزیک بێ لە خۆیان نزیک بە بۆیە بتوانێت زوو قەرار بدە ینی کە باوکێک تەمەنی 50 ساڵە و مناڵەکەی 2 ساڵ 3 ساڵە ئەمەیان کەمێک قورسە ینی بتوانێت لەگەڵی دابنیشە لەگەڵی هەڵستێت بۆیە بە قەنەعاتی من دۆخ درەنگ کەوتوین ئێستا کاگە ئێستا کاتێتی ئێستا کات نا درەنگ نەکەوتن هەشتا ئێوە گەنجن ماشەڵڵا ئێستا ژن بێنن ساڵی کوڕێکی ساڵیدا ئێوەش لە گەنجی هەیە ناوتانە بەس کاروان زیاتر ینی لە بیر مکاتە زەواجی کرد تان لەگەڵ کاک سەرۆر هاوڕێتی من و کاک سەرۆر کۆنەگەڕێتەوە بە ساڵی 2019 بیر نییە 2019 تەمان قەدەری خوای گەورە من بۆ ئیشێک چوومە ڕێکخراوی قوتابیان کەمە گلەیم هەبوو لێیان بەڵام کاک سەرۆر و کاک ڕازگۆ ئەو کاتە زۆر کاگەی و بیش زۆر بەڕووی خۆشەوە بە سوعبەتەوە تیانوەڵا ئەم شەو دم داوەتانەکەین بیرمە و کاتە پارەیەکی وەرگرت لە کاک دکتۆر بردیان بۆ بەڵام مریشکێکیان کڕێ بچین کە دانیشتین ڕاستی کۆمەڵە قسانێکیان کرد زۆر چونکە هەم کاک سەرۆر هەم کاک ڕازگۆش لە سۆشیال میدیان بینین بەڵام زۆر خۆش و کات دانیشتن و دەستمان پێکرد ئێستا خۆشەویستترین ئەو کەسانەکە من لە کات تنگانەشدا ینی تەلەفۆنیان بۆ کەمیان پێویستی یەکەم هەبێ بەبێ ینی بەبێ وەکووە برا لێرە بێ بە حکمی ئێمە لە قەڵازەوە کە دێن و کاکاردەوە خشتەنگە و معناتە هەبێ کە ئێمە لە دەرەوە شارەوە هاتوین بۆ ناو شار هاوڕێتی گرتن ئەو کەسانە قورسرە لەوەی کە کەسێک لە ناو شاردا بژی واتە تۆ لە داخلی دای 24 کاتژمێر ینی حوت ڕۆژی هەفتە لەگەڵم کەسەدا لە داخلی دانیشتووی ئایم هاوڕێتی چۆنەکەی لەوانەیە هاوڕێتی ژوورەکەت لەو کەسە 4 کەسێک لە ژووری داخلی دای 6 کەسە لە ژووری داخلی دای لەوانەیە جیاواز بێ لەوەی کە کەسێک بەس لە زانکۆ یەکتر ببینن حەزەکە هاوڕێتێکەکەمان گەرم گورتر بێ تۆ بین بە هاوڕێ بە مریشکەوەە تۆ بکەڵەکەبا بێ وەڵا سەر قسەی کاکەروان خاڵێکم بیرکەوتەوە لە هاوڕێتیە هەم زۆر تەجربەی ئەمەم کردووە ئەبێ ئەو ژینگەیە هەڵبژێری کە بزانی هاوڕەکانی چواردەورت مەجای گەورەبوونی تۆ ئەدەن یان لە تۆ باشترن لە هەندێک ڕۆت تاوان کاکسەر باسی هاوڕێتی کرد لە قاڵبی تنگانە و بەدەمەوە چوون و هاوکاریکردنی یەکترە بەس لەوە من ئەوم بیرکەوتەوە کە تۆ ئەبێ ئەو هاوڕێیانە بگریت ڕەفیقاتی و کەسانە بکەیت کە لە ئاستی علمی سکیڵەکانی ژیانیان لە تۆ بەرزتر بن چونکە ئۆتۆماتیکی ئینسان کە لە ژیانێک کابێت لە ژینگەیە کابێت چوار دەورەکی لە ئاستی خۆی یان خواردتر بن کەڵم ئاستم بەسم ئاستی کەسایەتی نییە بەسم ئاستی توانستی علمی و شارەزاییە لە سکیڵەکانی ژیانە لە خۆی خواردتر بن بە تواناتر نەبن و لە ئاستی خۆیان من ئەم ئینسانە پێ ناگە بەزەگەی ئینسانێک کوڕێک کچێک هاوڕێتی کەسانێ بکە کە لە علومی شەرعیا لە خۆی لە پێشتر بن لە توانستەکانی زمانە لە خۆی لە پێشتر بن ئۆتۆماتیکن کەسە پێ ئەگات بۆیە هەڵبژاردننی ژینگەی هاوڕێتی و ئەو کەسانی کە لە تۆ بەتواناترن گرنگە بۆ هەڵبژاردننی هاوڕێ من زۆر جار هاوڕێتی و کەسانم کردووە تەمانەمە خوانە خواستە لێزان بووی کی بردنیە بەس هاوڕێتی و کەسانم کرد کە لە خۆم گەورەتر بوون نەخوانە خواستەوانی کە ئاستی خۆ من نامێ هاوڕێتیان کەم بەشێکی زۆر برادەکانیشم هاو ئاستی خۆم من یان لە تەمەنی خۆم مناڵترن بەڵام حەزم کردووە هاوڕێتی و کەسانم بکەم کە لە تەمەنی خۆم گەورەترن چکە پێم وا بووە لەوانە ئەکرێ شت فێر بم لەوانە ئەکرێ زووتر بگەم بەو شتانی کە لە ژیانە ئامانجە لە فێربوونی زمانە لە گەشتنە بە ئاستێک لە بزنس و تیجارەتە گەشتنە بە ئاستێک لە بەتوانایی و سکیڵەکانی ئیختیساسی خۆمە هەبەستم زۆر جار هاوڕێتیکردنی و کەسانە گونجاوتر و لەبارترە بۆ پێشکەوتن و سەرکەوتن لە خۆناکانی ژیانە وەڵا قوربانیان دکتۆر زان ئەحمەد قسە منەوە قسەم لە جەنابیان بیستووە کاڵە تۆ هاوڕێکەتم پیشامە با من داهاتووت پیشامە گرێ درایەوە باشە تۆ هاوڕێکەتم پیشامدا بۆ من داهاتوت پیشامدە جا تۆ ئەگەر هاوڕەکانت هاو ئاستی خۆت یا تۆزێک لە خوار خۆتەوە بن ئەمە مشکیلێ لەلایەنی علمی و لەلایەنی شەرعیەوە و لەلایەنی ئەتوانین بڵین تەبیعەتیشەوە چونکە تۆ بە شێوازێکی تۆزێک لەوەچە گەورانە بیر بکەیتەوە بە شێوازێکی ها تۆزێک دیتە هەر لە ناو تەمەنی خۆیان بوو بێت وانە تۆزێک بە شێوازێکی جیاتر بیر بکاتەوە لایەنی شەرعی ئەوە تەمەن زۆر پێوەەر نییە بەڕای من بۆ هاوڕێیەتی ڕاستە لە ڕووی نوێژوانە و زۆر لە تۆ مەزبوطتر بێ ئەبێ بەڵام بۆ نمونە تۆ کەسێک کە ئەزانیت بەرەو ئاقارێکی خراپ ئەڕوا باشە تۆ توانی هاوڕێتی بکەیت بۆ ئەوەی تۆ کاریگەری لەسەر جێ بهێڵی پلانیکە
خەر سیقەت بە خۆت هەیە لەسەر جێبێڵی ئەتوانیت ئەگەر سیقەت بە خۆت نەبێت نابێت ئەو معامەرە بکەیت. شتێکم بیرکەوتە لەوەیە شخصێک باسی کردوتی کەسێکم هەیە هاتۆ بەلام وتۆتی هەندێک بنەمای دینی و فێرکە بنەمای پایەکانی ئیسلام و ئەوانە هاوڕێکم هەیە مەسیحیە بۆی نەسیحەتی کەم بەشکم ئەو بێتە ناو ئیسلامەوە دواتر دوای هەفتەیەک هاتەوەتی فریام کەوتم بۆ تیۆقاقی گەمە مەسیحی نانا ئەو مۆزوع ناڵێ من لەوە شتێکم بیرکەوتەوە بەبستم ینی لە خۆ دراوە بینی کەسێک بینیتە سەر ڕێگە ڕاستە نەنا مەبەستم چی ێستا بۆ نمونە تۆ ئەویش موسڵمانەوە وەکو تۆ بەڵام ئەوەی لایەنی دینیەکەی کاڵترە زۆر بە دوای عیلمەکانە نەڕێیوە مەبەستم لەو لایەنەیە کاکەزانشی من تۆزە جاسی لەوا بیرەکەم لۆچی ئەوە تۆزە گەورەتر بمونەوە تەمەنم زۆر گەورەتری ڕیشسپیە مەزلیسەی ڕێکی ڕێژ بوومەڕکە لە زانشی من هەمیشە پێم وایە تۆ هاوڕێ نابێت چاوەڕوانیەکانت ئەوەندە زیادکەی لەسەری ئەگە شتێکی پێ نەکرا ئیتر بڵێ تواوە هاوڕێ بوو باشە یەکێک لە مشکلە گەورەکان ئەوەیە تۆ چاوەڕوانی دو هاوڕێکە چۆنە هەروەکو کەسوکارەکەت چاوەڕوانی بۆ کەسکارەکە چۆنە ئایا توان هەموو شتێکیم دنیات بۆ بکەن ئی بگومان ناتوانن کاکە دوو کەسکە بن بە هاوڕێسێکی لە مشکلە گەورەکانەوەی ماوەیەک هاوڕێن وان زانتێ ئەبێکو عشق و خۆشەویستی و دڵاری وابێ دایمە بێکۆ بن دایمە لە بەیەکۆچن بۆ بازار دایمە بەیەکۆ بچن بە شوێنی تر نەخێوانیە هاوڕێش زۆر جار هەندێک شت هەیە پێی ناکرێ کاکە تۆ ئەبێ چاوەڕوانیت بۆ هاوڕێکەشت لە سنووری توانای هاوڕێکەت هابێ تۆ هاوڕێکت هەیە نەسایقیە زانێ نەبۆ نمونە لە هەندێک پیشە ئەزانێ بۆ نمونە تۆ بێ سایقی نازانێ بڵێ کاکە فریام کە وەرە سیارەکەم لە فلان بۆ دەرکەمانایتیان یە سایقی نازانێ کاکە تۆ بێ ئاستی چاوەڕوانیشت لە هاوڕێکت لە ئاستێک هابێ کە لە توانای جێبەجێکردن نابێ بۆ نمونە کاکە یەکێک لەو گرفتانەی کە لە ئیشوکارە دێتە پێشەوە ئەوەیە بۆ نمونە تۆ تەڵەبێکی شخصیت هەیە ئەم تەڵەبە شخصیە ڕەنگە لە تەبیعەتی ئەو هاوڕێتە جێ نەبێتەوە بۆ لە ناو گەنجانە بە تایبەتی مەسلەی پیاکردنی هاوسەر و مەسلەی هەندێک محیبەت و دڵداریشت کە هەندێک بە هەڵەتی یەکەون و ئەمانە جاروە هەیە ئەو هاوڕێت تەڵب لە هاوڕێکەیەکە شتێکە خوا پێی خۆش نییە باشە بەس قەنەعاتی خۆشی وایە جارێها زۆر بە کاڵی تەماشایەکە هاوڕێکی توانای جێبەجێکردنی نییە کەچی یەک نیشانی پرسیاری گەورە و زەبەلا حقا لەسەر هاوڕێکێڵێ لە فڵان شوێنە ئیشم پێت بوو وەد نەکردم ئەبێ ئاسایی بێ بەلاتەوە هاوڕێکەت هەندێشت بۆ نەکە یعنی ئەگەر ویست هاوڕێتیە بکەی کە بەردەوام بێ ئەبێ ئاسایی بێ بەلاتەوە کە هاوڕێکەت هەندێشتی بێ ناکرێ هەندێشتت بۆ ناکە باشە یعنی خۆمەرجە ئیتر ئەوەی تۆ پێویست بێ هاوڕێکەت بۆی بکرێ ئەوەی تۆ پێویستە هاوڕێکەت بۆت بکە تێگەشتێکی زۆر غەڵەتە تێگەشتێکی زۆر غەڵەتە کاکەڕای من لە ژیانی خۆمان تووشی ئەو بابەتانە زۆر بوو ینی زۆر بە دڵسۆزی هاوڕێک کەسێ بووم بەس تەڵەبێکی لێم هەبووە ئەم تەڵەبە لەگەڵ کەسایەتی منایەکی نەگرتوێتەوە بۆ جێبەجێ بۆ ناتوانێت جێبەجێ بکەم کاکە کەوتومە وەڵی خەو من حەز ئەەکەم خزمەتەکەم بەس ئەمە پێم وایە هەڵێ بێ ئاوا بێ یا پێم وایە بێ باشتر بێ یا چی کەچی سێرم کردووە دڵی گەردی گرتووە هاوڕێت یا دڵناسکی دەورینی نابێت دڵناسک بێ هەر ژیان وایە نابێت دڵ ناسک بێت دڵ ناسک بێنە ژیانی باشە ڕابڕێەوە ناوڕێتی و باش هەر بۆ کۆی علااقاتەکانی ژیان ینی تەمان بۆ کەس و کار بۆ دایک و باوک بۆ هاوڕێ ینی قسەیەکە لە چاوەڕی هەمووش هەموو کەسکە گەرە شتە هاتە پێش ئەوانە سێ چوار برایان هەیە ئەوانە سێ چوار برایان هەیە هەر ئانی گوێ لە من گرن ئەتوانن هەموو تەڵەبێ لە هەموو براکان بە یەکسانی بکەین بێگومان نەکەێت کار بۆ ئەوڕێژ وایە خۆی هەر هاوڕێەکانیش هەریەکە و ئەتوانین تەڵەبێکی لەکەی گریمە ڕۆژە دانیش بووین لەگەڵ برادرم باسی چیمانەکرد ناوی برادەکانمانەوەت دەماوەت چ کاتێکە و برادرت بیرەکەوێتەوە لەوانەیە هەمومان بیناسیین ئەگەر باسی و برادرەمان بکەین هەر ناوی بێنین بۆ ناوی ئارام بێنین یەکسە بیرمانکەوێتەوە لە کاتی تنگانە دەڕەفیزێکی بێ ئەگاتە لامەنانی نانی هاوڕێتی شەر نییە من متەکامل بم کاکسەرۆر لە هەموو قۆناغی دەمنی بیر بێیانی بەڵێ وەرە لام بەس شەر نییە کە من دڵسۆز نەم بووی بلا هێندێک بابەتی تریشدا هەیە ئەتوانرێت بۆ منە تنگانە زۆر باس تنگانەکرێت کاتێک هاوڕێی تنگانە هەبێ من باسی بەسەراتێکەکەمەوە ساڵ 2021 کە سیارم نەبوو کاتە سعات 4 بەیانی هەستان بۆ نوێژمان کرد و ئازارێکی زۆر پەیدا بوو لە گورچیلم ینی ئازارێک عجیب پەیدا بوو بەردی گورچیلە بوو دیار بوو جوڵا بوو ئازارەکەی زۆر قرس بوو ڕێک ئەنکە خێزام خەبەرم کردەوە وتم تەلەفۆن بۆ یەکێک لەوانم بکە ینی لەو کاتەدا بیرەکەی تۆ تەلەفۆن بۆ کێ بکەیت کەسێک سیارەی نەبێ بۆم لە کەسێک نزیکە لەمنەوە هەماڵیشیمەوە جوگرافیش نزیکە سیارەی نیە تەلەفۆنی بۆ ناکەم ینی هیچی پێ ناکرێت بەس کەسێک تەڵەبی هەیە قەدەری خوا تەلەفۆنم بۆ کەسێک کردووە کە
زۆر خراپە جوابدانەوەی تەلەفۆن ینی وەڵامدانەوەی تەلەفۆن قەدەری خواوتی شتێک هاوسە دڵمەوە موبایلم هەڵگرتەوە و کاتە یەکسەر جوابی داوی هات منی برد بۆ خۆسخانە لە کاتی مووقیفدانی بیرکەرەوە هەموو کەس ئەوە ناکات کاتی چوارون دوای نوێژ بیانی خەو زۆر خۆشە بێت خەوی خۆی تێکدات و بێت لەگەڵ بێت بۆ نەخۆشخانە هاوڕێتی زۆر جار هەیە ئەبێت ئەنە قوربانی بۆ بدەیت هاوڕێتی و وەفای شێوێ باشە ئێمە ئەنیسە تۆ وەکو خۆت هەرچ ئینسانێکی بۆ وەفای سوپاس بۆخواین مەکتوب لێم بیروی لە مووقیفە بەڵام هەر بەڕاستی ئەوانیشی وەکو تۆ کە لەم کاتا پێویستی بە کەسێک بۆ لەو چرکە سادە فریایی کەوتووە بەڕاستی بە بیری بمێنێ ینی هاوڕێتی یەکێک لەو شتانەی کە درێژەدا بە هاوڕێتی وەفایە ینی ببینە تۆ لە ١٨٠ ئەو مووقیفانی ئیشت کەوتوێتە برادێکت هاوڕێکت کەسێکت بە باشی بەدەمتەوە هاتووە لە ١٢٠ەکە نابێ زەڕ فریکا ئینسان بە تەبیعەتەن پێم وتی نابێت دڵ ناسک بێ ئەگەر دڵی ناسک بێ هاوڕێتی پێ ناکرێ و من بەڕاستی شتێکشم پێ ناخۆش ئەوەی کەم پێم ناخۆشە ئەوەیە ئێستا هەندێک کەس ئیدعای هاوڕێتیەکەن کە لە هاوڕێتی تێناگەن بۆن منە هاوڕێتێکی سۆشیال میدیا وایان لێ ئەکا خۆیان خەنە ڕووکاری عالەم بەرچاوی عالەم و هاوڕێتێکی جوان نمایشکەن بەڵام لە کرۆکاکە کەونە دۆخێکی تۆزی قورسەوە یەکسەر هەر لە سۆشیال میدیا ئەلان یەکەنەوە کە هاوڕێتیان نەماوە ئەم شتە کۆمیدی و سەیر و سەمەرانە ماوسەنا هەر لەسەر لە دنیای سۆشیال میدیا سیرکە بە تایبەت ئەم بەزمی تیکتۆک و ئەمانە چەند کەسێکا بە هاوڕێ بۆ ئەوەی مەسلحەتی پێکەوەی گرێداون ئیدعای هاوڕێتێکی ساختە ئەکەن بۆ عالەم باشە بەڵام لە دەواسعات لەسەوە مۆزوع دوو برادە زۆر ڕفیقی نزیکیەک بوون باشە جا من دوورا و دوور ئەم ناسین کەسەکان هەڵا کاکە دوو ڕۆژ پێشەوە پۆستیان کردبوو بە یەک و دەستیان لە ملی یەکا بوو لە ناو یاریەکە یاکەوت نەگیانی یەک بەپەلە جیان کردو لە یەکێ کاکە من ئەو لە چی و من لە چی زۆر مشکیلێ ئەزان چی ئەبێ ئینسان ئەو چەمکی هاوڕێتی و گوتمان نە فراوانە خراپترین کەسی ئەم دنیا بێنە کامل لە هەر هەمی خراپترە سێرەکی هەر هاوڕێیەکی هەیە ئەگەر بی لی وەربگری هاوڕێتی چیە لەوە چێ پێناسێکی زۆر دەبەلاحێ بۆ بکە باشە بەس ناکرێ هاوڕێتی لە عەمەلا ڕەنگ نەداتەوە ئەبێ لە عەمەلا ڕەنگ داتەوە من پێم وایە ئەو مەرتەبانە تێکەڵ نەکرێ ینی بۆ ئەو مەرتەبەی کە باوک پێگا لە هاوڕێتیە هاوڕێکی دەروی خێزان نهێنی بۆ ئاستی باوک چکە زۆر جا ئینسان لەوەی تووشی کێشایە بێ کە ئەبین لە سۆشیال میدیا یان لە هەر لەم فەزایی جیهانە کەسێک گرت گلەیەکیان دەردەدڵی خۆیە کاڵە سیقم بە فلان کەس کردوا دەرنەچوو سیقم بە فلان هاوڕێ کرد پێم وایە مشکلەکە ئەوەیە مرتبەکانی تێکەڵ کردو بۆ نمونە لای من وایە حاجی مرتبەی هاوڕێتی کە بۆ کەسی ناو خێزانە بێ هیچ کەس نەگەێنمە ئاستی هاوڕێتی باوک و دایک و خوشک و برا ئەزای بۆ کاک ئەحمەد دەبەر ئەوەی باوک پێشەوەی بێ بە هاوڕێت ئەرکی لەسەر شانە بەس هاوڕێ پێشەوەی بێ بە هاوڕێ و ئەرکێکی لەسەر شانە کاتە تۆ نابێت دوشتە تێکەڵکەی بەست مرتبەکان تەید یەکەم تۆ پێش ئەوەی باوکت هەر ببێ بە هاوڕێ دەر ئێشتا تۆ نافامی دنیا چییە مناڵی باشە سیرەکە ئەرکێکی گەورە سەشانی باوکە تا تۆ پێگەێنی بۆی هاوڕێژ ئاین لە پێش ئەوەی باوک ببێ بە هاوڕێ دایک ببێ بە هاوڕێ خوشک بێ بە هاوڕێ براکەت ببێ هاوڕێ ئەرکی لەسەر شانە یعنی ئەگەر تەبیعەتی براکەت زۆر ناخۆش بێ لەگەڵ تا حەز نەکەی سەفرێکی لەگەڵکەی حەز نەکەی چزان هەرچی بکەی کە تووشی کێشەیە کە بیسەیەکە یەکەم کەس لەوەیە یەکەم کەس ئامادێ لەوێ پێشش قسەتان بێکەوە نەبوو بێ ئەرکی لەسەر شانە بەڵام ئەو هاوڕێت کە بێتە هاوڕێگات کە قورسەکانی ژیان و خۆشیەکانی ژیانی لەگەڵ هەڵەگرێ ئەگەر ئەو دوانی هەڵگرت ئەم جا پیا ئەبێ لە کاتی ناڕەحەتەکان لەگەڵتا کەواتە من تەسەوور وایە پلەی خێزان مرتبەی خێزان گەورەترە لە مرتبەی هاوڕێت لە زۆری قسەکاندا زۆر لە دەوری بابەتی وەفاداری و هاوکاری و بەدەمەوە هاتن ئەوە سوڕیتەوە نەخۆشە پرسیارێکی لێ بکەم بەڵام دوای ناوڕێک و لە بەرنامەکە دارولێرم دەکەن دوای ناوڕێک بینەرانی بەڕێستەکەم وەرەگرین و ئەگەڕێن وڵاتە دووبارە سڵاوتان لێ بەبینەرانی بەڕێز کاک سەروەر پێش ناوڕەکە وتم پرسیارە کرد لە یەکەم ناوڕەکە پێوتم زۆر جار لەناو هاوڕێیە حاڵەتێک تووشە بێت جایگەیان خۆشت بۆت باس بکەم تووشی حاڵەتێکی وا بووی لە داخلی دەمارگرتنی هاوڕێیە زۆر جار هاوڕێ بۆ دەماری برادەرەکە یەکرێت بە بابەتێک بزانێت تووڕە ئەبێ ئەوە ئەکات قسەیەک بزانێت پێی تووڕە بێ ئەوە ئەکات خودی خۆ بێ هاوڕێتیش بەشی جەویتیا بێ وەڵا بێت تووڕێشی کاوە بێ کورجار چۆن مامەڵەگەڵم دۆ خەیاپین تەمان لەسەر قاڵبی دڵناسکیەوە وەکو باس کرد ئەبێ بەپی تەبیعەتەکانیش دەمارگرتن بکەیت بۆ تەبیعەتێک زۆر ناسکە نابێت زۆر بە قورسی دەماری هاوڕێکەوە بگری گێتە دڵێشان وانە
ئەبێت تا ئاستێک بڕوا بەڕاستی ئەویش وەڵام پێم وایە هاوڕێتی بەبێ دەمارگرتن خۆش نییە زیاتر لە داخلی ئەو وەزع هەیە لە داخلی لەوانێ هاوڕێتێمە بیرمانە جاجا دەماری کاردۆخم گرتووە وەڵی باسی کرد قەسەم بەخوا زۆر گوناحم بەدەست باسی کرد جارێک گوت لە داخلی بووین برادەکان ناوێک ڕێککەوتن هەر شەوەی دەمارێکی کیانەگرن ئێستا جوایە کاکسەوت بە هیچ دەماری ناگیر ئەوزم قسە لەگەڵانە کردی وەڵام من بەیەکشڵ دەماریان گرتم برادەرەکانم تاوانمە دوو ژوور بوون بەیەکەوە لە داخلی لەرە سڵام بۆیان هێن زۆر ئەزیزن ینی هەر هاوڕێ من و بەردەوامین ئیتر من بە هیچ جەوم ناگیرە ڕاستیەکەی ینی هەرچییان ئەکردووانم ئەتیادی بووم هەر تەبیعەتەن یانی وام بەچ هیچ دەمارم ناگیرێ بەس کابرا کە ئەوان تەکنیکیان دۆزی بتویان بەخوا با قسەی لەگەڵانەکەین جوابی نینەوە هاتنەوە لە دەوام ئەوانە منیش لە داخلی بووم عادەتی سەلامی کرد و بڵێن سەلامیان کرد و ئەنە جواب ماوە دوای سەلامەکە قسە نەما ئیتر پرسیارمە کرد لەم خۆیان گێژە کرد و قسەیان ناکرد بۆ نمونە ئیتر هەر پرسیارم کرد هیچ تێگەشتم دوای کۆدەکە چییە دەگی تێگەشتم دەماری من بگرن وتم بە خۆم نابێت دەمارم گیرێ باشە ئیتر ئەم شتەوتم سەعاتێکە خایانەیج نییە سەعاتی خایان هەرکەس قسەی نەکرد سەعات دو سەعات قسەی نەکرد و بە 3 سەعات کەس قسەی نەکرد وەڵا دەمارم گیرە لە ناخەوە لە ڕووکارد پیشان نەمەزانین چی بکەم وەڵا کۆمپیوتەرەکەم هێنا قسمە سەر فلیمێت بەخوا 15 بیزال قبوو هەمووی سیر کرد ڕاستی دەماریان گرتم بەڵات تەمەەن هەر لەسەر ئەمە دەبێت بزانیت ئەو هاوڕێی کە هاتە ئایا جددیە یا خوسابەت چییە یاخود ئەتوانێت ئەم شتا تەقبول بکەین لە داخلی کاکاردۆخ ێساش لە داخلی زۆرترین شت چونکە تەباغەکە بەیەکەوە بوو چات لێنە سیدەکە چاکان براوە یان خوێیان تێکرد واز لەوە هەموو شتێ بێنە قەی ناگات چش لەو ینی مهمترین هاوڕێتی لەوەیە کە نعلەکانت نەبرێ مهمترین هاوڕێ هاوڕێکی پێک بووی لە داخلی کە جەنابە پێ تەلەوەی داخلیت وەڵای لێوە هاوڕەکانە یەک شت هەیە بووە لەناو ئێمە ینی لە ژووری خۆمان بۆ ببوورە پرسای دۆشم چ شتێک فێر بوو لەم داخلی لەم ئەزموونی داخلی کە ئەزمموی داخلی ئەزمونێکی زۆر ینی فراوانە چونکە تۆ لە شوێنێک هاتووی هیچ مەسولیاتێک لەسەر شان نەبوو لێرە هەموو مەسولیاتێکەکەوێتە سەر شانە لەوە هاتووی لە ناو کۆمەڵێک تەبیعەتا بووی کە 18 ساڵ لەگەڵ یاناویت لێرە تێگەڵی کۆمەڵێک تەبیعەتی جیاوازە بیت و ڕەفیق و برادەر لەوێ هەمووی خەڵکی هاوشاری خۆتە بەڵام لێرە هەموو شارەکان تێکەڵە تەبیعەت جیاواز باشە هەر یەکە لە ژنگێکی جیاوازەواتی یەکێک هەیە زۆر عشار باشە یەکێک هەیە بۆ منە لە ناو شارایە ئەم دوو تەبیعەتە نابێت ببێت زۆر عشارە باخوا نەخواستەوە نەڕوە نە مەبەستم چی عنی بۆ منە بتێ نەتەوێت ئەو عشاری ئێسش زۆر جوانەکە لە هەندێک منتیقە ماوەتەوە مۆزوعی برادایەتی ئەمە لە داخلی کوڕێکمان لەگەڵا بوو تۆزێک توانای ئەوە نەبوو عنی لە ڕووی مادی و زۆر باش نەبوو ئێمە هەموو مانگێک لەناو خۆمانە هاوکاریمانە کرد ئەمە مەسوولیەتێک بوو لەسەر شانی ئێمە هاوڕێیەتیەکەین ئێمە تەبیعەتمان یعنی زۆر جار کە پێویستمان ئەمەرکەمان لەسەر شان نەبوو بۆ نەخۆش کوبرای بچووکت هەبووە زۆرە و مەسوولیەتە نەبوو بە حکومی باوکت لە ماڵەکە بوو بەڵام لێرە کە بیرەکەی تۆ بێت کەسێک دابنیت ببێ بە براگەورەت لێرە ئەگەر براگەورەیەکت نەبێت ناڕات ئەو براگەورەیەتی شەرت ئەوەیە یەکەم لایەنی دینی تەواو کامل بکات چونکە ئێمە سوپاس بخوا لە داخلی هەموو نوێژەکانمانە کرد زۆر جا کە یەکێکمان تەمەڵ وایە لە نوێژەکە بە هەمومان قسەمان پێوت و سەرزەنشتوانەکە لەسەر ئیشەکەی ئەمانە چۆن نەبشتیوە یاخۆ ئەتا زۆر جار گاڵتەی نوعێکیشمان لەگەڵا کرد لەو براگەورەتی شتێکم بیرکەوتەوە لە هاوڕێیەتیە زۆر دانانی قودووە ینی لە هەر بڕگەیەکە من خۆم بۆ ژیانی خۆم ئەم قانونە زۆر تەطبیقەکەم بۆ هەر بڕگەیەکی ژیان بڕگەی لایەنی سکیڵەکانی ژیانبوونە فێربوونی زمان بۆ نمونە لایەنی علومی شەرعی بۆ نمونە لایەنی پارەپیاکردن و ئەو اختصاصی کە خۆت چۆن پارەی پێپیاتی بۆ هەر لایەنی قودوەیەکدانی من برادەرێکم هەیە ناوی سەیوانە خوێندکاری کۆلێژی پزیشکی دانە ئەو ڕۆژە کوڕێکی هاوڕێمان پێیوتی وتی هەر کاتە ئەحمەد و سەیوانەگەن بە یەک لیڤڵی ئیمانیان بەرزە بێتەوە یعنی من زۆر جار کە لەگەڵ ئەوە بم بۆ نمونە بۆکو قودوەیەک دام ناوە کەم لەگەڵم کوڕایە بم شتی لێوە فێرم بابەتی بۆ نمونە شەرعی لێوە فێرم چۆن بۆ ئیمانمان زیاترین چۆن نوێژەکانمان ڕێککەینەوە چۆن عیبادەتمان بەرەو پێش بەرین یان بۆ منە هاوڕەیەک زانتی لەگەڵ ناکە برادری بۆ دینەکەیەوە قودووە یعنی دانانی قودوە بۆ ژیان بڕام بە تایبەت
ئەو قودوانە بزانکی هەڵبژێری بۆ قودوە چکە زۆر جار هەڵبژاردننی قودووە گرنگتر لەوەی کە خودی کەسەکێ و دواتریش بورە کاکەمەزە بەنیازی قسەی بام نەمە تاواکەم دواتریش نەیگەینتە ئاستێک کە بە تەواوەتی شوێنی کەوێت چکە بچووکترین هەڵی ئەو گەورەترین زەربە لە تۆیە کاک ئەحمەد زۆر گرنگە لە کاتی هاوڕێتیدا لەوانەیە وەکو لە سەرای بەرنامەکە باسمان کرد چەندێتی و چۆنیەتیمان هەیە لە هاوڕێتی چەند هاوڕێت هەیە لەوانەیە ئێمە خەڵک زۆر بناسی و خەڵکیش زۆر ئێمە بناسێ بەڵام لەوانەیە هەمووی هاوڕێ نەبێ لەوانەیە هاوڕەکانمان لە پەنجەی دەست تێبەڕ نەکە بەس گرنگە ئەو هاوڕێتی کە هەیە شتێکی جوانیان بۆ بکەی بۆی ئیدارەدانێکی جوان بێ براگەورەیەک هەبێت لەو هاوڕێتیەدا دا کەسەکە براگەورەتی بە تەمەن نەبێ ینی با عیلم و زانست و ئەوە بێت زۆر جار هەیە وەکو باسمان کرد بەم نەمە 6-7 کەسێکیم براگەورەیەکمان داناوە لە ناخۆمان کۆمان نەکاتەوە ئەنی هاوڕێتی بێ ئەوە بێت کاتێک ناگەی بێ گەیشتی بێک شەڕ بکەیت ئەنی لە خۆشەویستیە شەڕ بکەیت ئەنی بڵێ بۆ دیارنی گلەی بکەیت بۆ لە هەواڵ نەپرسیوم ئەنی بۆ جوابی نامەت نەدامەوە ئەمە هاوڕێتی دڵسۆزی پێڵە بە شتێکی تر بڵێم هاوڕێتی ئەوەیە کە ئەمەنە لی دڵنیابی زۆر ئاسایی بێ ببیتەوە ماڵەوە ئەنی ئەمەنە دڵنیابی لە هاوڕێەکەت ئەمەنە متمانەت بە هاوڕێەکەت هەبێ ئەمنە ڕێزی هاوڕێەکەت لا بکە کە چویتە ماڵی یەکتر و دانیشتن سپاس ینی ئەو هاوڕێیانی کە من ئێستا هەمە لە سلێمانی گریمان لە قەڵازێ و کە هاتوو مسلمانی هەموو هاوڕێیانە شەو لە ماڵیان ماومەوە ینی 2 شەو 3 شەو ماومەوە لە ماڵیان دایک و باوکی وەکو دایک و باوکی خۆم ئەنی ڕێزیان گرتومەوە وەکو ئەنی ئەمەنە باش بوو نەگەڵمان ئەمە ڕەنگە قوربانیشمان پێدا کەمینێک کە لەو ئاستیان تەبان کەمینێک کەتوانین بیان بیتە ماڵ ناتوانیت یعنی بە هەموو کەسێک وەکو یەکوا بێت لەلات ئەگەر هەموو کەسێک وەکو یەکوا بوو لەلات و توانیت هەموو کەسێک بیتەوە بۆ ماڵەوە بزانە خەلەلێکەیە یعنی ئەو خەلەلێکەی بە دوایە بڕۆ بزانە چییە چونکە هیچ مرۆڤێک ناتوانێت بۆ نمونەوەی کە من ئامادەم بی بە ماڵی خۆم لە 20 نەفەر تێپەڕ ناکە ئەو پەڕی کە لە شوێنە گشتەکان و لە ناو ڕێکخرا و بەڵام پێتان وایە بۆ بەرەو پێشچوون لە ژیانە هەرە بێ هاوڕێتی بگاتە و ئاستی کە بوون مرتبەیەک بێ سیقی پێ بکەی ماڵی خۆتانی پیشان بی ئایا ناگونجە لە ئاستێکا بێت سڵاوکردن لە دەرەوە شەوێ بەڵام ئیسفادە لەم هاوڕێت بکەی هاوڕێکە بێ ئەو کاتە ڕێگەچێتەوە کاکسەرۆن مەسڵاحەت ڕێک چکەوەی دەچێتە هاوڕێتی چەمەند هاوڕێتی بەدەی مرتبەی هەیە پلە 1 و پلە 2 پلە 3 هەیە جا ئەمەیان ئەوە گرنگە ئەکە ئەی بێتە ماڵەوە بێتە برا هەنێ بێتە برایەکی خوێنی نییە بەس برایەکە لە ڕوحیە بێکەوە تامەسەوە دا من شتێکم زۆر لاجوان بوو لەوانەیە ئەو نامە بە زۆر بەتان هات بیانی هاوڕێیەکی کۆڕ نامت بۆ بنێرێ بڵێ برای خۆشەویستم زۆرم خۆشەوی بەرخوا ئەمە لە خۆتەوە حەزەکەی ئەمە گرنگیت پێدا لەوانەیە بەخوا ئەنی بیرمە بەیانی کە هەسامیەکەم نامەکە بینم ئەمەیە کە بۆم هاتووە دڵم پێی خۆشە ئەم کەسە هەیە هاوڕێتیەکە و گرنگی بە من ئەدا بۆیە گرنگە کە کاتێک هاوڕێتی و کەسەکەی بزانی چی هەیە وەکوتە هاوڕێ هەبێت لای یەکسەر بڵکاکەوە باچین بۆ مزگەوت جەماعەتەکەمان بکەین ڕەنگە من تەمبەڵ بمچم بۆ مزگەوت بەسە زۆر حەزی لەوێ بچێت بۆ جەماعەت بیمان بەیان کەسێک زۆر ئەنی سەیدەکەی دووشەمە پێنجشەمە نییە بە ڕۆژوو نەبێ کە ئەوە بینی کەسە بیر دەکەوێتەوە وڵای دووشەمێ با بە ڕۆژوو بوو منیش یان کۆمەڵک هاوڕێ هەیە ئەتوانیت شتی لێوە فێربی بوون حەزی لە وەرزشە دووگۆڵیە من حەزم لێنە زۆر ڕقمێتی بەس دەستمە لای و هاوڕێم باسی ئەوە کات بەشۆن لەوای کرد و ڕیال مەدرید دوای کرد و نازم یارجانەکان هەموو لەبەرە ئەمە شتێکە کات کە یارمەتی بدە ینی وا نەکە کە ئەو حەزی لە شتێکە تۆ حەز لە شتە نییە ئیهمالیکە یان هاوڕێکەت ئیهمالکەی ئەوانەی هەرێکەمان حەزمان لە شتێکی شتێک بێ پێم باشە ینی ڕای هەمووتان هەبێت لەسەر یەک شت یەک پۆین ئایا هاوڕێتی کڕوکچ باشە یاخو خراپە بکرێ بۆ من جێنانی باشێکیکەخوا زانی چی کاکە ئەو بختانێکە بە هاوڕێتی کراوە هەر بەجدیانی من پێم وتی باکشتان پێ بڵێم یەک پۆینتان پێڵم زۆر گرنگە هاوڕێتی چێژی تایە و بەشێک لە غەریزەی ئینسان تێرەکە وەک چۆن نان خواردن بەشێک لە غەریزەی ئینسان تێرەکە وەک چۆن تەماشاکردنی ئەو فیلمی حەزت لێتی بەشێک لە غەریزەی ئینسان تێرەکە وەک چۆن وەرزشکردن چۆن هاوت هاوڕێکت وەرزشەکە بەشێک لە غەریزەی و ئینسانە تێرەکە و بەڵام کە کوڕ و کچ دەبنە هاوڕێ بێگومان بەشێک لە غەریزیان بۆ یەکتری هەیە ینی و ئەم کوڕ و کوڕەکە بێکەوە هاوڕێن و ئەبنە برا
تەنها ئەو غەریزەیان پێی تێرە بێت کە غەریزەی هاوڕێیەتیە ئینسان پێویستی بە هاوڕێ بەس کە بوو بە کوڕووکچ ئیتر ئەو غەریزەی هاوڕێتی پیا ئەبێ بەس سیرەکەی دە غەریزێتیش دێتە پێشەوە کە ئەم دە غەریزێتیشە هاتە پێشەوە سنووری هاوڕێتی تێپەڕێنێ ئۆتۆماتیکی ئەڕوا شەیتان تەداخولەکە کوورە مێشکیان بەلاشتی خراپاچێ کوورە چی لاکرا پەرێگەدەن ینی بە کورت و پوختی هاوڕێتی کڕووکچ قسەیەکی زۆر بێ مانایە هاوڕێتی ئەزانین باسی چیەکەین باسی ئەو هاوڕێتیەکەن کە چێتە قوڵایی باسی ئەو هاوڕێتیەکەن کە تۆ ئەتوانی پێم وتن لە ئەوڵەوە ینی تعاملی گەورە لەگەڵم هاوڕێاتۆ بنیاتنی لە کاتی کێشە مشکیلا لە کاتی ڕاوێژە لە کاتی خەفەت خواردن تا دەردەدڵی بۆکەی لە کاتی خۆشەکانتە بەشداری پێەکەی ئەگەر مەسەلە بێ بە کوڕووکچ تۆ ناتوانین لە هەموو کارگەیەتە ئەوە لە هەموو خۆشەکانتە دڵ و قسە بۆ ئەو کەیت و لە کاتی ناخۆشەکانتە قسە بۆ ئەو کەیت و لە کاتی چوونە دەرەوە سیر و سەمەرەکانتە بەشێکی ئەو هەر ئەو لەگەڵت بێ و ئەمانە سنوورە بەزێنی ینی ئۆتۆماتیکی سنوورە بەزێنی لە شەرع دەرەچێ من قەنەعەتم وایە هاوڕێتی و کوڕووکچ بوختانێکە بە وشەی هاوڕێتی کراوە ئەکرێ سەریکە لە پێش دروستبوونی پەیوەندی هاوڕێتی شتێک هەیە پێوترێ پەیوەندی تعامل پەیوەندی تعاملە مان سەریکە ئێمە تعامل بەیەکەوەکەن لە هەندێک شتا دوو مۆزەف لە دائیرەیەکا بێک و تعاملەکەن لەسەر ئیشێک باشە بەس کە گارگەشتەوەی بوون بە هاوڕێ بەرپرسیارەتێکی تر دێتە ناوەوە باشە پێم وتن هاوڕێتی بەشێک لە غەریزەی ئینسان پێویستی بەوێ هاوڕێ بێ ئێمە کە من تۆ ئەم پیاوانە بەیەکەوە هاوڕین ئەرێ دڵخۆش نین بەوەی هاوڕین دڵخۆشی غەریزەیە باشە ئەگەر تو بێم غەریزەیە لەگەڵ کەسێک بینی حەزەکەی هاوڕێبی ئیلا لەبەرەوەی و غەریزەیە دواتەکە حەزت بە هاوڕێتی ئەو هەیە ئەو حەزت پێ تێرە بێ کە کچێکیشت هات لەگەڵ کوڕێک ئەم حەزە وردە وای لێ حەزەکە فراوانترە بێ کوڕێک هاوڕێن کوڕەکەڵێت تەنها وەک هاوڕێن ماوە کوڕە ڕاز ناکە بۆ خوا کوڕە ڕاز ناکە من پێم وتی ینی تعاملکردن جیایە تعاملی ڕۆژانە تۆ ئیشەکەی لە شوێنەکە مە تعاملی ڕۆژانە ئاسایە لە زانکۆدا بەس کاکە کوڕە ئاسایە مەمەسی من ئاسایە لە زانکۆدا بێ و پێویست بە زیرەکەم ئەم کچە ئەم کوڕە زیرەکە سیاری لێ بکەین ئەوەشم ناکە لە زانکۆ بەڵام ئاسایی نییە بڵێ شەو تا بەیانی چاتی لەگەڵ بکەیان کاکە هاوڕێ ئەوەی دەردەدڵی بۆ بکەوانە ئەوە ناچێت هاوڕێتی ینی نەب هاوڕێ بن وەکووتمان ئەم شتێکە هەیە لە زانکۆ مانگاکان یاخود لە مۆزەفێکی لە دایرەیەکە ئەمە تەنها هاوڕێتی نییە ئەوەن تەحملی ئیشە یان تەحملی مەسلحەتێکە کە پێتانەوە بەسرێتەوە نەکەوەی کە کچێک بێتە لای کوڕەکە دەرە دڵی خۆی بکە لای کوڕەکە بگری ئاین دەست بکە بەگریان بڵێ وەڵام ئەم شەو هاتەوە و کوڕەکە دڵی بداتەوە ئەمە دەچێتە مەبادی ئەدینەکان ڕگی لەوەکە ینی کوڕێک ئەگەر پابندی لایەن ئاینەکەی هەبێت خۆی کۆمەڵە قانون بۆ خۆدان کچش بە هەمان شێوە بۆ نمونە لە دوای سعات دەیشەوە من جوابی هیچ نامێکی ڕگەزی بەرامبەر شۆ قسەی غەڵەتی کرد خۆت ئینسان کاکسەوە ئینسانە بێت خۆی چاودێرە بەسەر خۆیەوە کە خۆی چاودێنێ بەسەر خۆیەوە نەفسێکی هەیە کە لە ڕێگە ڕاستەکە لایەبێت بۆ نمونە من هاوڕەیەکم هەیە لە زانکۆ پێکەوەین دین فێرمەکە سنووری بەرکەوتن لەگەڵەوە هاوڕێیەمە یاریکراو بێ گریمان لە وەکو کاکەرم باسی کرد ئاستێکا بوومە کچەکە زیرەکە یان کوڕەکە زیرەکە تۆ پرسیارێکی اختصاسەکەی خۆتی لێکی تا ئەم سنوورە و دواتر چاتی دوای دەیشە و یان من بۆ قانونی خۆم دەمداناوە ڕاستی من بۆ خۆم بڵم قانونی خۆم دەمدانا بۆ نمونە مەبەستم لایەنە دینیەکە ڕێگی لەمە ئەکا ئینسانە بێت نەفسێکی پابەندی هەبێ بۆ ڕێگریکردن لەو بابەتە چکە وەکو کاکسەوە باسی کرد ینی ئینسان سروشتی وایە غەریزەیەکی ناوڕۆکی جەستەی خۆی هەیە کە بەرامبەر ڕگەزی بەرامبەر هەیەی هەستێکە بۆ ڕگەزی بەرامبەر بۆی دروستە بێت ڕێگری لێنەکە ئەمەستە خراپەڕوە ڕێگی لێکردنەکە چیە بۆ سنووردانانەی بۆ خۆی بەرکەوتنەکان قسەکردنەکان چاتی نێوانتان یەکێک لەو مشکلانە ئەوەیە ئەو کەسەی کە ئەچێ بۆ کوڕێک نزیکترین کەسی کا بە هاوڕێکی کچ یا کچێک نزیکترین کەسی خۆی کا بە هاوڕێکی کوڕ مەسەلەکە ئەوەیە ئەو کچە هاوڕێیەکی کچی نەدۆزیوەتەوە کە بێت پێش هەموو کەس بیری ئەو کچێکەوێتەوە کە قسەکانی خۆی بۆ بکە سەریکە لەبەرەوەی خەلەلەکە لێرەیە هەمیشە لە ئینسانە شتێک چۆڵە باشە شتێک خاڵیە هەمیشە شتێک خاڵیە پێویستە شتە پڕ بکرێتەوە ئەوەی مرۆڤی مسلمانە قەناعەتی وایە بە عیبادەت پڕەبێتەوە ئەوەی کە ئیمانی لاوازە بێ یعنی ئەگەڕێ ئەوێ ئەم خاڵی بوونی خۆی لە شتێکا پڕکاتەوە زۆر جار ئەو مشکلەکە دروستەکە خاڵی بوونەکە ڕۆحیە یعنی ئینسان سەیرەکە پێویستی بە یەکێکی ترە
و ئەمەش ڕگەزی بەرامبەر ئادۆزێتەوە زۆر جار یان شەیتان دنێدا ڕوا بۆ ڕگەزی بەرامبەریان چییە تعامل علاقەیەک دروستە بێم تعامل علاقەیە ئۆتۆماتیکی سەرە کێشە بە شتێکی تر یە دەردە دڵەکانی لە جیاتی کێشەکانی ماڵەوە لە جیاتی بۆ باوکی خۆی باسکە بۆ کوڕێکی تری باسکە دایک و باوکیشیان دەرەخات ئوستاز شتێکە خاڵیە ئەبێ سەگەی کاک ئەحمەد تەیید دەکەم ئەبێ ئەو با بڵێن ئەو فەلسەفە دینیە ئەو یاسا دینیە کە خوا بۆی داڕشتووی بەڕاستی لەوە لا بدەی ئەو خاڵی بوونەوەی ئینسانە کاردنسێکە وەکو بۆ نمونە ئەو کوڕە لە ماڵەوە تاقانی کۆمەڵێک خوشک بووە ینی تعاملێکی نەرمە بۆی لەگەڵ کچا زووتە تێکەڵە بێ تاقانی چەند کوڕێکە بۆیە تعاملی زیاد لەگەڵ کوڕایە یان نەخێر تاقانە نییە بەڵام دایک و باوکی نازیکی وایان پێنایەوە لە مناڵیەوە گەورەکردنەکەی بە زۆرێک نەبووە فراغێکی عاتفی هەیە ئەم فراغە عاتفیە ئەم کوڕە بوون حەزەکە بە چەند قسێکی ناسکانی کچێک ئەم فراغی پڕکات دوزار ڕێگری هەر دەبێت نفسی خۆت پابند بەس قەزێکە یەکێ لە بیانوەکانی کوڕ لە زانکۆ پێ مانگاکانەوەیە ئەیتەمەەن زۆر جار هێت لەگەڵ ئەو برادراندا ئەنیشیان دەچین بۆ لای برادەکانم دەڵێت چی ئەڵە لەبەرەوەی ڕێژەی کچ لە زانکۆ زیاتر ناتوانانی زۆر هاوڕێتی کۆر بکەیت بیانوێ بە خۆی دروستەکە دای ئەتاشێ بەڵام ئەوی کە گرنگیان لێکردین تەبان زۆر من زۆر بە داقیقی سەیری زانکۆەکەم چکە دوای هەژدە ساڵی دوای ئەو کەسە دەبێت تەمەنێکی هەرزەکاری و گەنجێتی ینی قیمەی جوڵەی ئینسانە چێتە ناو زانکۆ پەمانگاکانەوە بەداخۆیان زانکۆ پەمانگاکانی ئێمە جیاوازە لە زانکۆ پەمانگای ئێمە چکە چییە کات هانی خراپەتە لە زانکۆ پەمانگاکان ئێمە ئەنی هانی ئەوە دەڵانی سوپاس ئێستا زانکۆی سلێمانی خەریکە سوپاس بخوا ڕێگایەکی باش ئەدۆزێتەوە بۆی ئەم خەڵکە مسلمانە تەرتیبی یەکەن پەنجە نەخێنە سەر ئەم تەسەوڕ وایە پێچوانەکەش ڕاستە تەبان ئەی چەندێک هانی خراپی تیا بدرێ زانکۆ ئەوەندەش هانی چاکی تیا ئێمە بەدایان کەسمان دۆزیوەتەوە کە بۆتە قودۆی کەسانی تر لە زانکۆ دۆزیمانەتەوە زۆر جار هەیە ئێمە ئێوەی شانەی کە ئێمە هەیە لە ناو زانکۆ دایکەین ئێستا وەکو گەنجێک ئێمە لە زانکۆ پەمانگاکان بووین زۆر جار هەبووە بەهۆی هاوڕێتی ئێمەوە ئەم کەسە لە خراپە لاچووە ئەنی من خاڵەکەی من دەداوتم توای هاوڕێتی کەسێک بکەی بۆ ڕاست بێتەوە کارۆن تۆزێک سپیدیکەی باشە چکەن زیک بێتە لە کۆتایی زۆر باشە وەڵا هەر زۆ کورت باسیەوە بیکە بە قسەی کۆتایی قسەی کۆتایی خۆمان و مەجسەگەڵەگەڵ ئەو ساڵی کە ئێمە لە مەحەتوەری گیران شتێک هەیە پێڵن ئەمفرەی تعارف و یەکتر ناسین و شەو ئاهەنگێکی تایە ئەو بەشی کە ئێمە لێ بوون لەگەڵ کۆمەڵە بەشێکی تر لەگەڵ نوێنەرەکان دانیشتن قسەمان کەن وتم هیچ سوودێکە بینن نوێنەرەکان سوودێکی مادیانە بینی ینی لەم دەجگەلەوە ئێمە من ئەو نوێنەری گشتیە ڕێز و سڵاوم هەیە بۆی سەر ڕەفیقین کە کارتەکانی هێنا من دڕاندم لەگەڵ یەک نوێنەرێکی تر بوو بێکۆ دڕانمان وتمان دابەشی ناکەوی نایفرۆشین تامان لەسەر دڵیان گران بوو ئەو کەسانێکە لێ بوون بەس دوای زانیان کە چی گوزەراوە شەوەکەی لەوێ بۆیە ئەگەر کەسێکی باش لەناو کۆمەلگایەکدا بێ هاوڕێتی باشی کرد ئەوە توانێت کاریگەری باشێ بێ کۆتا قسە زۆر بە کورتی ئەوەیە کە ئێمە ئەبێت هەمومان لای خۆمانەوە ئەو هاوڕێتیە بگرینە دەستمان کە ڕێکوکو شێخ ڕزای تاڵەبانی ئەڵێت کە ئەو هاوڕێتیە پێشەوەی ناخۆشیەکەت بەسەر بێ پێشەوەی دەردەکەت بڵاو بێتەوە باشە لا دانیشێت و نەسەحەتتە کە یارمەتیتەتە بۆیە هیوادارم ئینشاڵڵا هاوڕێتی هەمومان خی گەورە بەرەکەی تێکا و خێر بێتە ناو هاوڕێتی هەموو لایەکمان ئینشاڵڵا دەست خۆش بکات کارۆن کاک سەرۆر قسەی کۆتاییتان لە کەمتر لە نیوخولەکە قسە نەکەم قسە نەکەم باشتر قسەیەکی کورت و بڕ لەسەر هاوڕێتی وەڵام لەسەر هاوڕێتی من هەر بەجددی هاوڕێ باش ساڕێژی برینەکانی ئینسانەکە هاوڕێ باش خۆشەکانی بۆ گەورەترەکە هاوڕێ باش ناخۆشەکانی لەسەر کەمەکاتەوە هاوڕێ باش واد لێ ئەکا لە ژیانە گەورەتربی هاوڕێ باش واد لێ ئەکا لە قیامەتا پلە و بەرزتر بێ هاوڕێ باش واد لێ ئەکا شادەی باشتر بەدەستبێنی هاوڕێ باش واد لێ ئەکا ئەگەر کرێکاری بکەی بیبی بەوەستا هاوڕێ باش واد لێ ئەکا ئەگەر خوێندکار بیبی بە مامۆستا بۆیە هاوڕێ باش من بە قەنەعەتی خۆم ئەو برایە کە خۆی پەروەردگار بە خوێن نەیکردو با بڵین بە برات بەس بە ڕۆح کردوێتی بە برات ئەو خۆی پەروەردگار
چرایەکی پێ نەداوی بۆ شەوی تاریک ئەوی کردەوە بە چرات ینی من قەنەعەتم وایە بە پەلە نەکەین لە هاوڕێتی بەهۆی تەعاملێکی ئیشەوە یا بەهۆی تەعاملێکی خوێندنەوە یا بەهۆی چیەوە یەکسەر مەرتەبەی تێکەڵیە گەورەکە کە تێکەڵ بە ڕۆحی ئینسانە هاوڕێتی نەگرین هەتا نەزانین ساڕێژی برینی ئێمەیە و ئەتوانین هاودەم و هاودستی خۆشەکانیشمان بێت قەنەعەتم وایە هاوڕێتی ئەمەیە وەڵا قوربانگیان من نمونەی جوانترین هاوڕێتی لە هاوڕێتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چونکە کاتێک لە ئەشکەوتەکەیان پێغەمبەری خوا سەرکاتە سەر ڕانی ئەبوبەکر سەرخەوێک بشکێنن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کاتێک تر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەخەوێت و ئیمامی ئەبوبەکر هەرچێکی پێیە هەموو کونەکانی چواردە دەگرێت تەنها یەک کونەمێنێتەوە بە پەنجەی قاچی ئەو گوناگرێت بۆ مارێک حەشوراتێک شتێک نێت زیان بە پێغەمبەری خوا بگەینە صلی الله علیه و سلم لەو کاتەیە شتێک بە ئیمامی ئەبوبەکرەوە دات ڕەزا و ڕەحمەتی لێبێ ئەو نە ئازاری پێ ئێگا دڵی نایە پێغەمبەری خوا خەبەر بکاتەوە صلی الله علیه و سلم تاوەکو ئازار زۆری بوێنێ ئارەقی سەرگۆنای ئەکەوێتە سەر ڕوومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و خەبەریە بێتەوە کە هەڵە سێڵێ ئەوە چی ئەی سەدیق ئەفەرمێ وەڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێک دای بە قاچمە لەو کاتەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پەنجەکە بە دەمیا و بە تفی مبارەکی ئازاری ئەبوبەکر نایڵێ ئەمە ئەگەر بیکەی بە پێوەەر بۆ هاوڕێتی جوانترین هاوڕێتیە هەتا وەکو لە شێعرێکە هەر کەسێ هات و وتی من عاشقم بڕوا مەکە تا لەسەر گۆنای زەخمی مارانگەز نەبێ جوانترین پێوەری هاوڕێتی ئەم هاوڕێتی دەستە خۆش کاکاردۆ پارێزیان بەڕێزان لێرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان ئەڵێن ئەڵقەی ئەم جارەمان لە بەرنامەی گەنجینە منیش بە یەک وتە کۆتایی بە بەرنامەکە هێنم باسی هاوڕێتی ئینسانەکانمان کرد ئێمە لێرەیە بەڵام کۆتایی قسەکانمان فەرمودەیەکی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەس قورئان بکاتە هاوڕێی خۆی لە قیامەتە شەفاعەتی بۆکە ئامۆژگاری من بۆ خۆمان و برادرانش ئەوەیە یەکێ لە هاوڕێکانمان یان سەرەکیترین هاوڕێی ژیانمان با قورئان بێت والسلام عليكم ورحمة الله وبركاته.